بەردەوامی بانگەشەی هەڵبژاردن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیارەکە هەوڵەکان و لایەنگریەکان بۆ سەرخستنی لیستی 121 نیشتیمانی کوردستان بەردەوامی هەیە. ڕاستەخۆچمە چەمچەماڵ دیار چاڵە پامنێرمان لەگەڵمە بێت دیار باسیەوەمان بۆ بکەکەوە چۆن بانگەشەی هەڵبژاردن بەردەوامی هەیە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیانی قزای چەمچەماڵ چی ئەڵێن لەم بارەیەوە؟ بەڵێ دالیا منی ساکە لە قزای چەمچەماڵم با درێژایی بانگەشەی هەڵبژاردن تیمی کاناڵی ئاسمانی کەرکووک لێرەدا ئامادەی هەبوو و توانیوێتی بانگەشەکە بە شێوەیەکی زۆر ڕاگەیاندنکارانە بگوازێتەوە و تا ئێستاکە هیچ دۆخێکی نەخوازا و لە قەزاکە ڕوونیداوە لەوەتیکەوە بانگەشی هەڵبژاردن دەستی پێکردووە و تیمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر چوار بازنەکەی هەڵبژاردنکەوە قزای چەمچەماڵ دابەشکراوە بەسەر چوار بازنەدا بانگەشەکانیان بە شێوەیەکی هێمنانە و بە شێوەیەکی ئەکادیمیانە و دیموکراسیانە بەردەوامیان هەیە و تیمەکانیان بەردەوام سەردانی ماڵەکانەکەن و ماڵ بە ماڵەگەڕن و کار و کارنامە و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوڵاتیان و دانیشتوانی قەزاکە ڕوون دەکەرەوە. من بۆ زانین زیاتر میوانێکم لایوش کاکسیروانی چۆخانە جێم جێگیری سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستانە. مام چۆخا سڵاوت لێ بێت پەیام و کار و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردندا بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەدیایکراوی سنووری قەزای چەمچەماڵ پایتەختی شەیدان ئەنفاکراوان چییە؟ سواز بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان بەرنامەکە گشتگیرە لە ڕاستیە ئەساسی بەرنامەکە بۆ گۆڕانکاریە لە حکومڕانی هەرێمی کوردستان کە ئەو گۆڕانکاریە تەنها و تەنهاش بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرێ بە پشتیوانی خوا و خەڵکی هەرێمی کوردستان. ئەگەر توانیمان ئەو بەڵانسە ڕاستکەینەوە بە دڵنیاییەوە ئەشتوانین کە هەم پشتیوانمان بەخوا بەهێزەوە هەم بە جەماوەری میلەتەکەشمان و بە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کات شێوازی حکومڕانیە گۆڕێ لە هەرێمی کوردستان ئەو کات ئەو قۆرخکاری ئێستا نامێنێ ئەو تاگڕەوی ئێستا نامێنێ ئەو جۆرێک لە کارکردنی حیزبی نامێنێ لە ناو حکومەتە ئەو کاتە خزمەتگوزاری و پێداویستەکانی خەڵک بە یەکسانی بۆ هەموو شوێنەکان دابەشەکرێ ئەو کاتە موچە حجز ناکرێ ڕێگە لە خەڵک ناگیرێ بۆ ئەوەی کە حەقی خۆیەتی لە حکومەت دابمەزرێ یاخود بە شێوازێک لە شێوازەکان بەشداری بکات لە حکومەتە. هەموو ئەمانە بە سەرکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لستەکەی ئەم گۆڕانکاریانە هەموو ڕۆدا لە هەرێمی کوردستان گۆڕانکاریەکانیش بۆ یەکێتی نییە بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بۆ فەقیر و هەژارە بۆ کەسوکاری شەیدانە بۆ موچەخۆرانە بۆ مامۆستایانە بۆ هەموو ئەو چین و توێژانەی کۆمەڵی کوردەواریە کە ئێستا بەدەست ئەم حکومڕانیە ناتەندروستەوە ئەناڵێن. لە ماوەکانی ڕابردوودا لە هەڵبژاردننی کەرکووک بینیمانکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنێکی گەوری بەدەستێناو توانی گۆڕانکاری ڕێشەیی دروست بکات. ئەو هەڵبژاردن و ئەو دیموکراسیە بانگەشی هەڵبژاردننیکەوە لەوێ کردان چۆن ئەتانەوەی لێردا دەنگ بدات بۆی کوا زۆرترین کورسی نیە و پەرلەمان بەدەست بێنێت. شێوازی هەڵبژاردنەکەی ئەم جارە لەگەڵ جارانی تر جیاوازی زۆرە بۆ نمونە بینیتان لە کەرکووک و لە مووسڵ چۆن بە شێوازێکی نێتوانیمان ڕێژەی کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز بکەینەوە. هەمان ئەو بەرنامە و ئەو کارە دیموکراسی کە لە کەرکووک و شوێنەکانی تر کردمان هەوردومانەتە هەرێمی کوردستانیش بە گونجاندن و بە ڕاهێنان لەگەڵ واقعی ئەمڕۆی کوردستان بەو بەرنمەیە دڵنیاین لەوەی کاتوانین سەرکەوتنی باش بەدەست بێنین و نەیارەکانمان ئێستا لە ئاستێکی زۆر مەترسیدان لەو بەرنامە و لەو کارێکە ئێستایەتی نیشتیمانی کوردستانی کا بۆ هەڵبژاردن. کاکسیروان جونگە سەرەکەەکانی دەسەڵاتی ئێستاکە لە هەرێمی کوردستاندایە لایەنێکی سیاسی بۆ خۆی قۆڕخی کردووە تا چەندێک پێویستە ئەو جونگانە بە شێوەیەکی دادپەروانە و بە پێی یاسا لە نێوانی ئەو لایەنە سەر کەوتوانێکەوە هەڵبژاردنایە دابەش بکرێت. ئەوەیە کە باسم کرد ئەوە یەکێکە لە بڕگەکانی بەرنامەی ئەمجارەی بانگەشەی هەڵبژاردننی ئێمە و بەرنامەی کاری ئێمە کە ئەبێ گۆڕانکاری لە حکومڕانی بکەین. گۆڕانکاری چۆن نەکرێت کاتێکە کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرزە بێتەوە کورسی لایەنێکی تر دابەزێ ئەو کاتە ناتوانێت بە تەنها حکومڕانی هەرێمی کوردستان بکەوە ناتوانێت بە تەنها هەموو جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کۆنتترۆل بکە و بەدەستخۆی بێ بۆیە ئەو کاتە جیاوازی زۆرە لە ڕێیاسەتەکانە لە وەزیرەکانە لە قەزای بڵێن لە محاکم و قەزایە لە هەموو دام و دەستگاکانە گۆڕانکاریە کرێ بە پێی ئەو ڕێژەی کورسانەی کە دێتە پێشەوە.
سپاس بۆ سرایین چێخانەجم جێگەی سەرپێشتیاری کە سڵاحەدین چەتی نیشتیمانی کوردستان بەڵێ دالیا وەک کاک سیروان ئاماژەی پێکردکەوە دروستکردنی گۆڕانکاری ڕیشەیی لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا ئامانجی سەرەکیانە بۆی کەوا لەم هەڵبژاردندا بتوانرێت زۆرترین کورسی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەست بهێنرێت و بتوانرێت بە شێوەیەکەوە لەگەڵ یاسا و ڕێسادا بگونجێت ئەو پۆستانی کەوا ئێساکە قۆڕق کراوە لەلایەن لایەنێکی سیاسی بتوانرێت دابەش بکرێت بەسەر سەرجەم ئەو لایەنانی کەوا زۆرترین کورسی لە پەرلەماندا بەدەست دەهێن و دەتوانن بەشداری بکەن لە پێکەنانی کابینەی نوێی هەرێمی کوردستاندا. بەڵێ زاهر.